کرد لەم تاریخی چەو و خاتراتت شادین لذەتی پێوەین افتخارەکەین تەسمیمی چەکرین لە ئیمڕۆ و لایتر خەفەتت بۆ نەخۆین ئەو جۆرەی کە خۆت گەرەکت و زندگیت کرد ئەو جۆرەی کە خۆت گەرەکت و چووی یادت بەخێر بێت تەواو مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر مرگ بر ستمگر چه شاه باشه چه رهبر جوانترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵا واتە جومعە لە ڕۆژانی کۆتایی ساڵدا خەڵکی ئازادیخوازی ئێران بۆ جارێکی دیکە دژبا ڕژیمی کۆماری ئیسلامی ڕاپەڕین لاوانی کوڕوکج لە دەیان شاری ڕۆژهەڵاتی کوردستان هاوکات لەگەڵ شارەکانی دیکەی ئێران بە شێوەیەکی بەرین بەشداریان لە ڕێوڕسمەکانی چوارشەممە سووری کردو بەکردنەوەی ئاگر و دەربڕینی شای و هەڵپەڕکێ دژ بە حکوومەتی ئیسلامی دروشمیان بەرز کردەوە بەپێی ئەو گرتە ڤیددیوانەی بەدەستمان گەشتووە لاوانی شۆڕژگێر زۆرترین بەشداریان لەو ناڕزایەتیانە بووە و توانیویانە ڕێوڕسمەکان بە سەرکەوتووی لە کەش و هەوایەکی ئەمنیەتی تا بەڕێوە بن و ئەو دروشمانەی لە چەند مانگی ڕابردوودا دژ بە ڕژیم دۆترا بۆ جارێکی دیکە دووپاتی بکەنەوە ئێوارەی پێنجشەممەش بنەماڵەی گیانبەخکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری هاوڕێ لەگەڵ ژمارەیەکی زۆر لە خەڵکی ئازادیخوازی کوردستان لەسەر گڵکۆی ئەو ئازیزانە کۆبوونەوە و ئەو دەرفەتەیان بۆ دەربڕینی ناڕزایەتی دژ بە ڕژیمی جنایەتکاری ئیسلامی ڕەخسان ئەوە لە حاڵێکدا بوو کە خەڵکی کوردستان سەرقاڵی ڕێزلێنان لە یادی 5,000 گیانبەخکردووی بێچاوانی حەڵەبجە و هاوڕێیانی قارەمانی گوردانی شوان بوون و ئامادەکاری بۆ بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی نەورۆز دەکەن لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە دەکەین تاکو و چاوێ بخشێنین بەسەر ڕووداوەکانی چەند شەوی ڕابردوو ئەو پرسیارانەی سەبارەت بە گرنگی ڕۆژانی داهاتوو بۆمان نێردراوە وەڵامی بدەینەوە فەرموون ئێوەی شتا کۆتایی لەگەڵمان بن هاوڕێ حەسەنم کاتتان باش و بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە ئەم کاتە ئێوە هاوکارانتان باش گوڵنازیان زۆر سڵاو ڕێزی شمەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتاندا بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن و بەخێراتن دەکەم هاوڕێ حەسەن پێش ئەوەی کە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی چەند شەوی ڕابردوو بەتایبەت چوارشەممە سووری بخەینە بەرباس و لێکۆڵینەوە ئێوە ڕاو بیرڕاتان سەبارەت بە ئەو ڕووداوانە چییە؟ ئەوەی ڕاستی بێت ئەو ڕووداوانە ڕووداوێکی بنەما بێ هۆکار و هەورە تریشقەیەک لە ئاسمانێکی بێ هەورە نەبوون ئەو ڕووداوانە ئەگەر بمانەوێت بڵێن بۆچی ڕوویاندا دەبێت بڵێن شۆڕشی ژینە شۆڕشی ژن ژیان ئازادی لە 6 مانگ لەوە پێشەوە کۆمەلگای ئێرانی هەژاندووە ترس و ناڕزایەتی لە جمهوری ئیسلامی شکاوە جمهوری ئیسلامی جنایەتی گەورەی کردووە 500 کەس زیاتر لە 500 کەس لە لاوانی شۆڕژێر و خەباتکاری شەهید کردووە زیاتر لە 135 کەسیان بە تەنیا لە کوردستانان هەموو ئەوانە ئەوەمان پێ دەڵێت کە ئەو ناڕزایەتیانە لە واقعدا ڕنگدانەوەی نفرەتێکی عمومی و گشتیە لە کۆماری ئیسلامی کوردستان طبعا تایبەتمەندی خۆشی هەیە کە پێت ئیشارە بەوە بکەین بەڵام لەبیرمان نەچێ ئەوەی کە لە چوارشەممە سووریدا ڕوویاندا ئەمە تەنها مربوط بە کوردستان نەبوو هەر لە مەشهەد و تەورێزەوە گەڕەکای جۆراوجۆری تاران شیراز زۆر یەک لە شارە گەورەکانی دیکەی گرتەوە تاکوونێ ورمێ و کرماشان و یا لە شارەکانی کوردستان کە بەڕاستی شەوی کردنەوەی ئاگری نفرەت و بێزاری بوو لە کۆماری ئیسلامی بۆیە ئەم خەڵک ئەمڕۆکە دەرفەتەکان دەقۆزنەوە مەجالەکان دروست دەکەن و ئەوە تایبەتمەندی شۆڕشێکی ئازادی خوازانەیە ئێوە چاو لێ بکەن مەسەلەن هەر دوێنێ شەو مەسەلەی پێنجشەممە شەو خەریکا بێ بە سنەت ئەمە لەکوێوە تەوزیع دەدرێت بەچی تەوزیع دەدرێت بۆچی تا ئێستا شتیوانە بووە مەسەلەن ئێمە لە ڕاپەڕینی زمانی شایە من لە بیرمە بێجگە لە چلەکان شتێکی دیکە نەبوو ئەویش ڕنگوبۆیەکی ئاینی پەیدا دەکرد ئەمڕۆکە هەموو ڕۆژەکان دەبن بە بۆنە و هەموو بۆنەکان دەبن بە
دەربڕینی نەفرەت لە کۆماری ئیسلامی پێنجشەممەی ئاخری ساڵ ئەوەڵ سار ئەوەندەی کە من لە بیرم بێ لە تەمەنی 44 ساڵی جمهوری ئیسلامیدا ئەوە یەکەم جارە پێنجشەممەی ئاخری ساڵ دەبێت بە پێنجشەممەی یادکردنەوە لە گیانبەختکردوەکانمان ئەوە خولقێنەر و مبتەکری ئەوە بزوتنەوەیکی جەماوەری تودەییە کە ئەوە دەڵێن بزوتنەوە جەماوەریەکان شتی تازە دێننە پێشەوە شتی تازە دەخولقێنن ئەوەی لە تایبەتمەندیەکانێتی چوارشەممە سووری ئەو بە تەمەنی ئێمە هیچ بە تەمەنی باو باپیرانی ئێمە شەر دەڵێن چوارشەممە سووری بووە و بەشێک ناسیۆنالیزمی ئێرانی ڕەتی ددنەوە بە 2500 ساڵ لەوە پێشووی کێکەڵێ سنەتی ملیە کێکەڵێ لە دەورەی زەرتەشتەوە هەرچی بێ تاریخێکی کۆنی هەیە بەڵام چوارشەممە سووری سیاسی تەنیا ئەو ساڵەکە بینی من ساڵەکانی پێشوش بوون ساڵەکانی پێشوو خەڵک ئاوریانە کردەوە و هەڵەپەڕین و شادیانە کرد بەڵام ئەو ساڵەکە چوارشەممە سووری ئەوەی کە ئێمە ناومان نا چوارشەممە سووری ئینقلاب چوارشەممە سووری درێژەی ئینقلاب بوو چوارشەممە سووری مەرگ بەر خامنەیی مەرگ بەر دیکتاتۆر بڕوخێت دەسەڵاتی کۆماری ئیسلامی شعاری ئازادی بەرابەری حکوومەتی شورایی شعاری سەڵتەنەت نەڕەهبەری حکوومەتی کاریگەری ئەوانە وتراوە تێدا کام چوارشەممە سووریەکانی دروا بووە بۆ یەکانێ ئەمە لەو تایبەتمەندیانەیە و ئەمە ئیدامەی شۆڕشی ژن ژیان ئازادیە ئیدامەی ئەو ناڕزایەتیەیە کە لە کوردستانەوە لە شاری خۆراگری سەقزەوە چەخماخەکەی لێدرا هەموو شوێنەکانی تەنیەوە و ڕۆژانە ئێبتەکاراتی تازە لە خۆی نیشانەدا شتی تازە دەخولقێنێ و ئەوە یەکێ لە تایبەتمەندیەکانیەتی دەبێت زۆر بە گەرموگوڕی پێشوازی لێ بکرێ و ئەوە نیشانی دەدات کە ئەم بزوتنەوەیەکی لە ناو دڵی جەماوەرایە ئێمە تەجروبەی وڵاتەکانی تریشمان هەیە لە تونس ئەوەی کە پێیان کرد بەهاری عەرەبی چه ڕووداوهایەکی نوێ هاتە پێشەوە لە میسر لە شوێنەکانی دیکە لێگەڕین کە لە نەبوونی ڕێکخرا و تشکیلاتی ئازادی خواز و سۆسیالیستی و بزوتنەوەیکی جەماوەری بەهێزدا ڕوتی ئیسلامی یا ڕوتایەکی دیکە دەستیان بەسەراگر ئەو مۆزوعیشی دیکەیە بەڵام هەر کام لەو بزوتنەوانە تایبەتمەندی خۆیانیان هەیە یا مەسەلەن ئەم چەند ساڵەی لە 2019 بەغا چاو لێ بکەن چه ڕووداوهایەکی تازەی هێنا پێشەوە بەڵام ڕوتی ئیسلامی کۆنەپارێزیش لێرە ڕوتی سەدر و ئەوانە بەریان پێگر کە ئەوانە ئەوەندەی کە لە ئینقلاب دەترسن و وحشەتیان هەیە یەک دەهم و یەک سەدمی ئەوەش لەو زدی ئینقلابێک کە لە دەسەڵاتە ناترسن و دەتوانن لەگەڵ ئەوان بسازێن بەڵام شۆڕش لەگەڵ ئەوان ناسازێت جا دەرهەڵ دەمێ بڵم ئەو ڕووداوانەی ئەو چەند ڕۆژە بەوە دەگەڕێتەوە و ئەو ترس و خۆفەی جمهوری ئیسلامیش کە دەستی کردووە بە ئەدام و لە زیندانیشا خەڵک دەکوژێ کە لەو ماوەدا هەر سێ اتفاق کەوتووە ئەوە شەر بەو ڕووداوانە دەگەڕێتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن شێوەی بەڕێوەچوونی مەراسمەکان کە خۆشتان بڕێکتان باس کرد چۆن لێکی دەدەنەوە ئەو بەرگریەی کە خەڵک لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا ئەنجامی داوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوە چۆن دەبینن؟ زانی ئەوە دەگەڕێتەوە تەوازنی هێز بە باوەڕی من تەوازنی هێز لە نێوان جمهوری ئیسلامی و خەڵکی خۆڕاگرا تەغیری بەسەردا هاتووە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە هەر لە ڕۆژی پێش ئەوە لە پێنجشەمە لە چوارشەمە و دوای چوارشەمە سووریەوە لە شاری سنەیە ڕاگەیاندنایەکی زۆر بڵاو کرایەوە کە دەچینە سەر گڵکۆی گیانبەخت کردووەکانمان لە بەهەشتی محەممەدی هەر لە بەیانیەوە هێزی تایبەتی هێزی سەرکوتکە سپای پاسداران ئەو نیروە ویژانەی کە هەیەیانە هەمووی ئەوانە لە دەوروبەری حتا شاخەکان ئەو شوێنانەی کە تەمەنستنە زۆر بەڵەت نیم لەگەڵ چەند کەس قسەم کرد لە نزیک ئاسەوڵە و کوێ ئەو جێگایانەی کە نزیکە بێت و ئەوانەیان گرت بوو بربەستیان دانابوو مەجالیان نەدەدا خەڵک بچێت بەڵام چی قەومە بە هەزاران کەس چوونە سەر گڵکۆی گیانبەخت کردووەکان تەنانەت لەو ڕۆژەدا دایکی گیانبەخت کردووەکی کۆمەڵە فەوت دەکات خەڵکی ئەوێ هەنگە دەیانەوێت لەوێ بینێژن دەبوو بچێتە سەر قەتعەیەکی سەرۆتر ئەو قەتعەیە لەوێ خوارەوە قەتعەکانی لە دووسێ ئەوانەوە دەست پێ دەکات گرانترن نازانم چەند 30 ملیۆن 40 ملیۆن قسە لە 70 لەوە گرانتریشە ئەو قەتعانەی سەرەوە هەرزانترن خەڵکی فەقیر و هەژار عەزیزەکانیان دەبن لەوێ دەینێژن بۆ ئەوەی کە خەڵکێکی زۆر لەگەڵ جەنازەی ئەو دایکی شەهیدەی کۆمەڵە هەیە نەچن ئەو قەتعەیە لە خوارەوە بە قیمەتێکی هەرزانتری چەند بەرابەر هەرزانتر دەڵێن لێرە بینێژن گیانبەخت کردووەکەتان لە ترسی چی لە ترسی هەر ئەو خەڵکە لەوێ
دروشم بدەن ناڕزایەتی دەربڕن ئاعتراز بکەن ئەوە نمونەیەکێتی لە سەقز هەر عینیشت گۆڕستانی ئایچی بوو بە گۆڕستانی و بیرهێنانەوەی خاترەی ژینە ئەو ڕۆژەی کە ژینای جوانە مەرگی تێدا ئەسپەر دەکرا و ئەو بە هەزاران کەسەی کە هاتن و دروشمیان وت و کۆمەلگای ئێرانیان هەژان گۆڕستانی ئایچی وابوو بۆکان وابوو مەهاباد وابوو شنۆ و شارەکانی دیکە و هەمووی ئەوانە وابوو بۆ یەکانی هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێت کە ئەم کۆبوونەوانەی کە کرابوون یەکەم ئەوەی کە سازمان درابوو ئەمە زۆر مهمە فەرقی ئەم جنبشە و بە تایبەت لە کوردستانە کە ئێمە زۆرجار دەڵێن کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حزبیە ئەحزابی سیاسی تێدان جای سەر کەسێک لەگەڵ هەر حزبێکە یار کەسێک لەگەڵ هیچ حزبێک نییە هەمووی ئەوانە ئەوەمان پێ دەڵێت کە نفوزی فکری سیاسی لە کۆمەلگای کوردستانە مثبەتە بە هەموو جیاوازیەکانیشیەوە بە هەر ئەرزیابیە کەسێک لەگەڵ ئەم لایەتی لەگەڵ ئەو لایەتی ئەمە شتێکی مثبەت ئەوە نەتیجەکەیەتی ئێمە فراخانێک دەدەین دەڵێن ئەوە ساڵڕۆژی گوردانی شوانە ئەوە چوارشەمە سووریتان کەن بە چوارشەمە سووری نفرەت بە هەزاران و سەدان هەزار کەس جوابی حزابی سیاسی دەدەنەوە ئەم کۆمەلگا حزبی ئەو معناکەی ئەوەیە بۆ یەکانێ لە ئەم ناڕەزایەتیانە لە چوارشەمە سووریەوە کە باوەڕی من فراخانی حزب و لایەنەکان تەسیری بوو لەسەری لە دوێنێکەدا کە هەر فعالینی ناوە کە لەگەڵ لایەنەکانی خۆیان پەیوەندی دەکەن و ئەز جملە زۆر کەس پەیوەندیەکەن بە کۆمەڵەوە چ بکەین لەو ڕۆژەدا چی بکەین هەر ئێستا مثلەن سازماندانی بنەماڵەی گیانبەخت کردووان لە شارەکان دەستی پێ کردووە تەشکیلات خەریکن دروست دەکەن ئەمە دەبێت بە پێشوازیەوە بچین دەبێت استقباڵی لێ بکەین دەبێت ناوەندی هاوکاری و هاوخەباتی بنەماڵەی گیانبەخت کردووان هەر لە ورمێەوە تاکوونێ ئەو بەشەی کە دەڵێن سەرتاسەریش بۆ ئێمە فەرقی نییە بەڵام فعلەن با ئێمە لە کوردستانە کە مەجالەکەی هەیە لەسەر ئەزمموی کاری حیزبایەتی و کاری سازماندراوی با ئێمە کومیتە ناوەند لێژنا هەر ناوێکی لێ بنین بنەماڵەی گیانبەخت کردوان دروستکەین ئەو بنەماڵانە بەیەکەوە دەردی مشتەرکیانێ ئازاری مشتەرکیان ئەوت مەشاکە نەردوێنێکە لە شاری سنەیە 5 دانە دایکی 5 گیانبەخت کردو ئەکسی ڕۆڵەکانیان پێ چەندێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگی دایەوە چەندێ تەئسیری دانا ئێمە دەبێ ئەوە بکەین دەبێ ئەوانە شتایکی عملی ئەوە نییە کەسێک مەسەلەن لە خۆیەوە ناوی هێندێک جێگا بڵێت و ئەو کومیتەی فلان و ئەو فلان و چی و جێگە ئەوانە و ئەوە لە گۆترە نییە ئەمە لە کوردستانە عملیە عینیە جا بۆ یەکانێ ئەوانە مهمە و لەو ڕۆژانەدا لەم چەند ڕۆژەی کە ئێوە مەبەستان بوو لەمە ئەتراز و ناڕەزایەتیانە ئێمە شاهدی سازمان بووین شاهدی تشکیلات بووین شاهدی ڕێکخراو بووین شاهدی خۆڕێخستنی جەماوەری بووین و ئەوەیە کە جورئەت دەدا بە باوکی گیانبەخت کردوویەک لەسەر گۆڕی ڕۆڵەکەی بڵێت تۆ بە ئاواتەکەت گەیشتی و ئێمەش ئاواتمان ئەوەیە کە جمهوری ئیسلامی لە گۆڕ بنین ئەو جورئەتە لەکوێوە دێ ئەو جورئەتە بە حزوری ئەو سەدان و هەزاران کەسە دێ کە لە پەنای ئەو دایک و باوکە ڕاوەستاون شەهامەتیان پێ دەدەن تەشویقیان دەکەن مەرگ بەر دیکتاتۆر و مەرگ بەر قاتڵ و ڕۆڵەکانیان دەڵێن و ئەوانیش ئەو مەجالە پەیدا دەکەن کە قسەی ئاوا ڕادیکاڵ و دڵسۆزانە بکەن کەسێک کە ڕۆڵەکەی تێدا چووە و قاعدەتەن خەمبارە سەرچۆپی دەگرێ هەڵدەپەڕێ ئەمە نیشانەی چییە ئەمە نیشانەی بزوتنەوەیەکی دموکراتیکی ئازادی خوازانەی پێشکەوت و خوازانە و ئەوڕۆیە نیشانەی بزوتنەوەیەکە کە ئیتر تەسمیمی گرتووە لەمپەرەکانی کە جمهوری ئیسلامیە تێپەڕێنێ ترس ئەمڕۆکە ئیتر وەحشەت دروست ناکات نفرەت دروستەکە نیشانەی ئەوانەیە بۆ یەکانێ من ئەو ڕۆژانە ئەو حرەکەتانە بە سازماندراو دەبینم و ئەوە نیشانەی ئەوەیە کە شۆڕشی ژیان ئازادی چەند هەنگاو چوەتە پێشترەوە عبوری کردووە و بە نظری من جمهوری ئیسلامیش خۆی زۆر بە باشی ئەوە دەزانێت بۆیە پەلە قاژەی جوانێکی 17 ساڵە لە سنە گیانی بەخت دەکات ماوەیەکی زۆر لە کۆمایەیە تێکۆشەرێکی شنۆیی کاریگەرێکی کۆڵبەرە ئەوڕۆکە محێدین ئیبراهیمی ئیعدام دەکات 2 ڕۆژ پێشترەکەی جەنازەی کاکە شێرزادی ئەحمەدی نژاد دێنەوە لە بۆکان و بەچت ترس و خۆفێکەوە هەر لە میاندواوە هێزیان داناوە لە مەڵادەر لە داژبند لە نزیک ناچید لە هەمووی ئەوانە و قرار بووە کە بێنەوە لە گۆڕستانی میراوە بینێژن نایڵن بە دزیەوە دەینێژن ئەمانە نیشانەی چییە ئەمە نیشانەی دەوڵەتێکی بەهێزە نه ئەمە نیشانەی دەوڵەتێکی دۆڕاوی وحشت لە ناڕەزایەتی و ئینقلاب و خەباتی ژیان ئازادی
بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن خۆشتان ئیشارەتان کرد لە قسەکانتانە بە ڕێوڕسمەکانی دوێکە کە لەسەر گۆڕی گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بەڕێوەچوو. ئەم بنەماڵانە لە چه هەلو مەرجێکتە ئەم ڕێوڕسمانە بەڕێوە دەمەن و چه پەیامێکی هەیە بۆ ئەم شۆڕشە؟ عرضم کردی ئەوە تەنها مەسەلە تەنیا بنەماڵەکان نییە، کاری بۆ دەکرێت، خەباتی بۆ دەکرێت، خەڵکی دیکە لە پشتین، حزابی سیاسی، هەر کەسێ بە گوێرەی چی بۆ ئەولەوێتی هەیە بۆ ئێمە ئەولەوێت ئەوانەیە فەلاخانەکانی تێکۆشەران لە ناو هەمووی ئەوانە دەکەن و بۆ بنەماڵەکانیش لە واقعدا تەسکینێکە ئارامشێکە بۆ دەرونی ئەوان کە بەو سەدان و هەزاران جوانە دێنە سەر گۆڕی عەزیزەکەیان و دەڵێ دایە مەگری بۆ ڕۆڵە شەرت بێ بستێنین تۆڵە، معنای ئەوەی ئەوە دایکی تەنیا ئەو گیانبەخت کردووە نییە، ئەوە دایکی بە هەزاران گیانبەخت کردووە، ئەو تەنیا کوڕێکی لەدەست نەداوە بەڵکو بە هەزاران کوڕکچی دیکە خەریکن ڕێگاکە ئیدامادن. ئەوە ئەو پەیامی تێدایە، ئەوە پەیامی یەکگرتووی تێدایە، پەیامی ئیتحادی تێدایە، پەیامی هاوخەباتی تێدایە. ئەوانە زۆر زۆر گرینگە. بۆ یەکانێ ئەوە لایکی وتم بۆ خودی ئەو خانەوادانە تاکە ئەوە لە دنیادا هەر لە ئەمریکای لاتینەوە بنەماڵەی گیانبەخت کردووان هەتاکو نێوەختی خۆی مبارزە لەگەڵ فاشیزم لە ئەوروپادا بنەماڵەهای گیانبەخت کردو تەشکیلاتیان دروست کردووە، ڕێکخراویان دروست کردووە، سازمانیان بووە. لە ئێرانە مادەرانی گیانبەخت کردوانی تارانمان هەیە، پارکی لالەمان هەیە، بە هەزاران خانەوادەی خۆشەویستمان هەیە، خانەوادەی بنەماڵەکانی کۆمەڵە داهی سەرکوتی جمهوری ئیسلامی کە ئێستش خامنەی حەسرەتی بۆ دەخوا دەڵێ خدای داهی 1401 کرد خدای داهی 60 لەو کاتەدا کە لە ڕادوێی کۆمەڵە بەو هاژ و پارازیتەی لەسەری بوو هەواڵی گیانبەختکردنی پێشمەرگەیەک بڵاو دەبووە بە دەیان و بگرە سەدان کەسی دیکە دەچوون بۆ ئەو ماڵە و ئەکسی ڕۆڵەکانی خۆیانیان دەبر لەوێ دایاندەنا. ئەوە سنەتێکی گەورەیە، سنەتێکی مهمە، سنەتێکە دنیا بە ڕسمیەتی دەناسێ. خانەوادەهای دادخا هەر ئەوەی کە ئەو ساڵانەی ئەخیریش لە ئەوروپایشە محاکمەی تریبوناڵی محاکمەی جمهوری ئیسلامی لە ئەوروپا دەستی پێکرد، کۆمەڵێک کەسایەتی ناسرا و تێکۆشەر بنەماڵەی گیانبەخت کردو لەوانەدا بەشداریان کرد و دەنگی عەداڵەتخوازی ئەو خەڵکە بوون. ئەوە زۆر زۆر گرنگە. جا بۆ یەکانێ من پێم وابێ ئەو نەهادەی کە بە ڕێگاوەیە دروست بێت، خانەوادەکان هەر دوێنێکە و 5 خانەوادەوە بەدەیان خانەوادەی تر ئێمە داوامان ئەوەیە کە ناوەندی بنەماڵەی گیانبەخت کردووان کومیتە هەر ناوێکی لێ بنین دایکانی گیانبەختکردوو دروست بێەوە ئەو پەیامەی پێیەکە ئینقلابی دامەی هەیە، ئەو پەیامەی پێیە کە ئێمە ئیتر ئەگەر ڕۆڵەکانی ئێمە تێدا چووە پێمان خۆش نییە دایکان و باوکانی دیکە داغدار بن و ئەبێ دایکان و باوکانی دیکە بچن پشتیوانیان لێ بکەن. کابرا ئەمڕۆکە نەڵێ ئاگرەسوورە لە من دوورە، ئەو ئاگرەسوورە بەر دەرگای بە هەموو کەس گرتووە. ئەوە ئاگری وحشەتی جمهوری ئیسلامیە کە بێمەهابا ئەوە منداڵەکانمان و عەزیزەکانمان و پرۆپسەکانمان خەریکە ئیعدام دەکات، تیرۆریان دەکات، بە ئەسلحەی گەرم پێمانەوە دەنێ، منداڵەکانمان مەسموم دەکات. هەرو ڕۆکە من گزارشێکم دەخوێندەوە لەسەر ئەو مەسمومکردانە کە دەڵێ ئەمە لەکوێوە هاتووە، ئەمە بەشێک تەجروبەی ڕووسەکانە، پۆتینی جنایەتکار و دارودەستەکەی و ئەوانن کە ئەو کارە ئازمایشگاییە لە اختیاری جمهوری ئیسلامی دەنێن، ئەمانە تاقی دەکەنەوە بۆ حرەکەتایکی خۆیان دەزانن کە زەلزلەی گەورە لە ئێران بەڕێوەیە، خۆیان حەزرەکەن بۆ ئەوانە. ئەمە تەمریدە بۆ ئەو کارە، دەبێت بەریان پێ بگیرێت. بۆ یەکانێ ئەو خانەوادانەی کە مەبەستانە ئەوان دەتوانن هەوێنی یەکگرتووی بن، دەتوانن هەوێنی ئیتحاد بن، دەتوانن هەوێنی ئیدامەی مبارزە بن، خەڵک خۆشیان دەوێن. ئەوانە لە هەر جێگایەکە داهی 67 ئەوانەمان لەبیرە، خانەوادەی زیندانی سیاسی، خانەوادەی گیانبەخت کردو، خانەوادەی پێشمەرگە کە لە دەرەوە بوون چه احترامێکیان بوو لە ناو خەڵکە، خەڵک چۆن سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنەوێنن، چەندێ خۆشیان دەویستن. ئێستا دەقات زیاتر لە دڵی ئەو جنبشەدا ئەو خانەوادانە عەزیز و خۆشەویستن. بۆ یەکان ئەوان بەڕاستی دەبێت پێشتاز بن بۆ خۆشیان، دەبێت نابێ ئێمەتر دەستی قوڵفکراومان ئەژنۆ دەستمان بین بە ئەژنۆمان و دەست بە ئەژنۆ هەڵپێکی نا، هیچ کاتێک مەجای ئەوە نەبووە کە تۆڵە بکەینەوە لە جمهوری ئیسلامی. دەبێت ئەو خانەوادانە لە فکری ئەوەدا بن و خەڵکیش دەبێت پشتیوانیان لێ بکەن، حمایەتیان بکەن
و ئەوانەیش دەبێت پێشتاز بن بۆ سنەوەی تۆڵەی ئەو گیان بەختکردوانەمان کە بە ناحەق بۆ حەقخوازی ئەوان حەقخواز بوون بەدەستی ئەو تیرۆریست و جنایەتکارانە کوژران گیانیان بەخت کرد دەبێ حەول بدەین لە پشتیان بین دیفاعیان لێ بکەینەوەیان پێشڕەون ئێستا لەو خەبات و مبارزەیەدا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن باسی بنەماڵەی گیان بەختکردوانمان لە شارەکانی کوردستان کرد. ئەگەر چاوێ لە گرتە ڤیددیۆیەکان کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە بینیمان کە لە شارە گەورەکانی ئێرانیش ئەم مەراسمانە بەڕێوە چووە لەوێ بنەماڵەکان دووبارە ئەهد و پەیمانیان لەگەڵ ڕۆڵەکانیان کە بەدەستی کۆماری ئیسلامی لە بینچووە بەستەوە. ئەمە ئەتوانێت چه تەئسیرێکی بێ ئەوەی کە لە کوردستان بەڕێوە چێ چه تەئسیرێکی هەیە لەسەر شارە گەورەکانی ئێران؟ زانی ئەو جنبشە تێکەڵ پێکراوە کوردستان گیانیە لەم خەباتەدا لە ئێران و ئێرانی گیانیە. هەرو درشمانی کوردستان چەشم و چراغی ئیران بۆ 2 ساڵ 3 ساڵەوە پێشتر نەیان دەکوت بۆی ذهنیەتێک بۆ خەڵکە درابوو کوردستان تەجزیە تەڵەبە، کوردستان جیایی خوازە، کوردستان ئەو ناوە ڕەمزەی کە ئەوان هەیەە تەمامیەتی ئەرزی مقدەسی ئێران دەخاتە خەتەرەوە ئەوەی کە ئەوڕۆکەی جەنابی عەلا حەزرەت و هاوپەیمانەکانی ئیمزای دەکەن کە ئەوە دەخاتە خەتەرەوە. بەڵام ئەو شۆڕەشە پێیانی نیشاندا کە مەسئلە ئەسڵ تەمامیەتی ئەرزی و پاراستنی خاکی پاکی ئێران و ئەوانە نییە. مەسئلە خاستایەکی دموکراتیکە، خاستایەکی ئینسانیە کە خەڵکی کوردستان و خەڵکی بلوچستان هەیەە. ئەوان لە چی داواکەن نەمێن؟ ئەوان دەیانەوێت استبداد نەمێنێ، دەیانەوێت دیکتاتۆری نەمێنێ، دەیانەوێت سەرڕۆیی نەمێنێ، دەیانەوێت کۆڵبەرکوشتن و سوختبەرکوشتن نەمێنێ. ئەمە چ ڕەتی هەیە بەوەی کە کوردستان یا ئازەربایجان یا سیستان و بەلوچستان جیا دەکەیتەوە کە لە ئێستەوە شیر و تیرمان بۆ بکێشن؟ خەڵکی ئێران لە واقعدا ئەو بە یەک معنە ئینقلاب لە فکردا کراوە. ئەوەی کە ببێ بە ئینقلاب لە عەمەڵدا زمینەی پێشوەکەی فکرە. بەنظری من کۆمەلگای ئێران ئەو لەو مەرحەلەدایە، من ناڵم ئەو مەرحەلەی تێپەڕاندووە تەواوی کردووە، بەڵکو لەو مەرحەلەدایە ڕۆژانە زیاتر لەباری فکریەوە دەرک دەکا بە زەرورەتی ئینقلاب، دەرک دەکا بە جێگە و پێگایە کە ئینقلاب هەیەی بۆ نەتەنیا ڕزگارکردنی کوردستان بۆ ئێران بەڵکو بۆ ڕزگارکردنی منتەقەکە لە پاوانخوازی، لە ترۆریزم، لە کوشتنی ئینسانەکان، لە حیزب الله، لە جەرەیاناتی دیکەی پاوانخوازی ئیسلامی کە ئەوڕۆکە بەغیری خوێنی ئەو خەڵکە بە هیچی تر رازی نابن. و ماچی هەمووی ئەمانە کۆماری ئیسلامیە، پشتیوانی ئەم ترۆریزمە منتەقەیە کۆماری ئیسلامیە. وی ئەو فکرە دروست بووە. و ئەگەر ئەو ڕۆکە ئەو خەباتە لە بنەماڵی گیان بەختکردوانی شایمە لە چوارشەمە سووری و لە پێنجشەمەدا لەم 2 ڕۆژەدا بینیمان لەسەر تاسەری ئێران ئەو پەیامەیە. ئەمڕۆکە ئیتر دروشمی ئەوانە تەجزیە تەڵەبن، ئەوانە سەر بە بێگانن، ئەو شعارە ئەو تەبلیغاتانە بە هەتا ئێوارە جەلادێکی وەکو ڕئیسی بێ بیڵێ با خامنەیی بێت و فوو بکا بە دەم و دەستگاهای تەبلیغاتی جمهوری ئیسلامیە، کەس باوەڕی پێ ناکات. ئەو ڕۆکە ئەوەی کە دەیەوێت ئێران موسیبەتی زیاتر بگەێنێ حکوومەتی جمهوری ئیسلامیە، باڵەکانی ناسیۆنالیزمی ئێرانین چ لە دەسەڵات و چ بێ دەسەڵات کە خەریکن تەفرەقە لە بینی خەڵکی خەباتکار و ناڕازی و معتەرزا دروست دەکەن. بۆ یەکانێ ئەو پەیامە ئەوەیە کە کوردستان سەرنوشتێکی زیاتر لە ئێرانی نییە و بە هەر میزانێک ئەو سەمپاتیە، ئەو هاوسەرنوشتی، ئەو هاوخەباتیە بۆ کوردستان مسۆگەرکەین. بەو میزانە ئێمە مەجای زیاترمان بۆ گەیشتن بە ئاواتەکانمان هەیە. جا ئاواتی ئەتوانێت بۆ کەسێک سەربەخۆیی بێ، ئەتوانێت بۆ کەسێک فدرالیزم بێ، ئەتوانێت بۆ کەسێک مافی دیاریکردنی چارەنووس و مانەوە لە چوارچێوەی ئێرانێکی ئازاد و دموکراتیکا بێ کە بۆ ئێمە ئەوەیە، ئەو ئاخرەکەیانە. وەر کەسێک ئەتوانێت بەشی خۆی لێ هەڵنجێنێت، ئەتوانێت شتەکانی خۆی تێدا ببینێتەوە. بۆ ئێمە ئەوەیە، بۆ ئێمە چوارچێوەی ئێران و تەمامیەتی ئەرزی و بەیەکەوە بوون لەگەڵ خەڵکی ئێرانە ئەوەیە کە ملەتی دەسیدوو نەبین. ڕۆژانە دەزیار تمەشای شناسنامەکانمان نەکەن پێت بڵێن مسڵمانی سنی تۆ لە نەوعێکی دیکەی، تەبعیز قائل نەبن لە ژیان و گوزەران و دامەزراندن و بەڕێوەچوون و ئەوانەدا، زمانەکە تحقیر نەکەن، بە زمانێکی ڕسمی ئەو وڵاتەی بزانن. جاو هەر تەنها مەسەلە کوردستانیش نییە.
وەکانی بۆ گەیشتن بە هەمووی ئەو ئاواتە شیرینانە کە 550 کەس گیانی بۆ بەخت کردووە و بە هەزاران گیان بەخت کردووی دیکەشمان هەیە چ لە خەباتی چەکداریە چ لە زیندانەکان و ئەدامەکانە بۆ گەیشتن بە ئاواتی هەمووی ئەو ئینسانە شەریفانە. ئێمە ڕێگایەکمان نییە کە بەغەیرەز ئەوەی خەڵکی ئێران متحد بێ لە دەوری ئەو متالباتە ئازادی خوازە و دموکراتیکە، لە دەوری ئەو خواستانە و بۆ لە گۆڕنانی جمهوری ئیسلامی. بنابەرین دەبێ ئەوە بە شتێکی زۆر زۆر مثبت وەربگرین. چوارشەمە سووری وەکو یەکە، پێنجشەمەی ڕێزگرتن لە گیان بەخت کردووانمان وەکو یەکە، جیاوازی قائلین جیاوازیەکان استبدادە سیاسیەکە دایدەنێ، ئەوە گرینگە. و بۆ نەورۆزیش کە من تەسەورم ئەوەیە ئەو ساڵەکە نەورۆزێکی بێوێنەمان دەبێت. ئەوەی شەر بازم ئەوەیە ئەو ئیدامەکەیەتی هەمووی ئەمانە دەکات بە ئیدامەی ئەو ئینقلابە، انقلابی ژن ئازادی و دەکات بە خۆسازماندانی زیاتر، ئیدامەی ئەو انقلابە فکری و نەزەریەی کە لە فکری کۆمەلگای ئێراندا دروست بووە و کوردستان ئەو چاوچرایە دەبێت بمێنێتەوە، نابێت بە کەسانێک بە لەکەدارکردنی لەگەڵ سەڵتەنەت تەڵاب، لەگەڵ مجاهد، لەگەڵ فلان بەرەی سەرمایه‌داری و ئەوانەی کە کارنامەیان ڕۆشنە بەوانە نابێ خەوش بخەنە سەر جێگە و پێگەی جنبشی خەڵکی کوردستان. جنبشی خەڵکی کوردستان جنبشێکی ئازادی خوازانەیە و ئەو جنبشە دەبێت کەماکان ئەو چاوچرای ئینقلابی ئێرانە بمێنێتەوە. وەکانی من ئەو دوانە ئەو هاوکاریە لە بینی کوردستان و خارجی کوردستان، بینی کوردستان و بلوچستان و ئازەربایجان، خوزستان، هەمووی ئەوانە بە خەبەرێکی خۆش بە دڵخۆشکەری ئەبینم بۆ ئێستا و بۆ داهاتوی ئەو ئینقلابە بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی. بەڵێ هاوڕێ حەسەن، دەتوانێت بێژین ئەمە پەیامێکە لەلایەن خەڵکەوە بۆ ڕەتکردنەوەی ئەو منشورەی کە لە چەند هەفتەی ڕابردوودا بڵاو کرایەوە لەلایەن کەسان و جەریاناتێکەوە، ئەوەی کە دوێکە لە دروشمەکانە دیمان داوای حکوومەتی شۆراییانە کرد، داوای ئازادی و بەرابەریانە کرد، ڕەتکردنەوەی هەمووی ئەو شتانێک کە لە منشورەکە هاتبوو. بزانی من هیوادارم وابێ ناتوانم بڵێن ئەوە ئێستەکانی حتمەن و 100% وایە، بەڵام بەشێکی ئەوەیە چونکە ئەگەر ئەو خەڵک گشتی بۆ ئاستە لە ئاگاهی بگەیشت بێ هەموو کەس ئایا ئاگداری ئەو منشورە هەیە یا زۆرتر لە ناو قشری ڕووناکبیر و لە دنیای مەجازی و لە کاناڵەکانی تەلەڤیزیۆن وەگە خەڵک بە وردی ئەو منشور و منشورەی لەو نەوعانە بخوێننەوە لێکی بدەنەوە لە بەرابەریدا هەڵوێستیان ببێ، ئەوە چەند هەنگاو ئینقلابەکەمان چوێتە پێشترەوە. بەڵام بە تاکید ئەوەشی تێدایە وەختی هەر لە مەهاباتە شعاری نە ڕاهبەری نە سەڵتەنەت نە ڕاهبەری بەرابەری و شۆراییمان بۆ دەڵێنەوە، ئەوە ڕچەشکێنە. ئومێدەوارم کە لە شوێنەکانی دیکەشە ئەو شعارانە هەمەگیر بێ، بەڵام ئەو شعار بەچی هەمەگیرە بێ؟ شعار فقط بەوە نییە لەسەر قەبران و یەکجار بیڵێیتەوە، ئەو شعارانە بە سازمان هەمەگیر دەبێ، بە ڕێکخراو هەمەگیر دەبێ، بە تەشکیلات هەمەگیر دەبێ. ئەو کارێک کە ئێمە ڕۆژانە خەریکین کاری بۆ دەکەین و بەردی لەسەر بەرد بۆ دادەنێن، نەکەر ئێستا ساڵهای ساڵیش ئەوە ئەرکمان بووە، ئەوە وەزیفەمان بووە، ئەوە جزوی زەرورەتی خەبات و تێکۆشان و ئەوەمان بوو. بۆیکان ئەوە زۆر زۆر گرنگە، دەبێت کاریش بکەین بۆ ئەوە کە بۆ ئێمە ئەوەی کە بەرەی ناسیۆنالیزمی ئێرانی پاوانخوازەکان حولی بۆ دەدەن و لە ئینقلاب دەترسن، بەڕاستیش لی دەترسن، جارێکانێ لی گەڕن بە فعلەن ئەو ڕژیمە بڕوخێ. ئەوە من وەبیری هەر ئەوی شعاری وحدەتی کەلیمەکەی خومینی دەخاتەوە. ساڵی 57 یان کوت شا بڕوات هەموو شتێک شا بوو، بەڵام دوایی چی دێتە سەرکار معلوم نییە، جعبەیەکی جادووییان هێنا دایان نا بە ناوی جمهوری ئیسلامی ئارەیان نا، واقعەن جعبەیەکی جادوویی بوو. لە دڵی ئەو جعبە جادوویەدا ئەژدیهای حەوتسەری جمهوری ئیسلامی هاتە سەرەوە، هاتە دەرەوە کە ڕەحمی بە هیچ کەسێک نەکرد. و ئەو ڕۆکەش نەتەنیا بە ئێران بەڵکو ڕەحمی بە خاوەرمیانە و بە جیهان و ناوەندی یەهودیەکانی لە ئەرژانتین تەقانەوە. سەلمان ڕشتی لە ئەمریکا لەیاندا و چاوێکیان کوێر کردووە و هەولیاندا بیکوژن. بەدەیان کەسیان لە ئەوروپایە ترۆر کرد و لە شوێنەکانی دیکە بە سەدان کەسیان لە باشووری کوردستانەیە ترۆر کرد. هەمووی ئەوانە چیمان پێ دەڵێ؟ ئەوەمان پێ دەڵێ کە بۆ ئێمە گرینگە تەنها مەسەلەکە ڕووخاندنی جمهوری ئیسلامی نییە، مەسەلەکە منشورێک نییە کە ئەمڕۆکە بیڵێیت و بەڵام خواستە ئەسڵیەکانی ئەو خەڵکەی تێدا نەبێت. هیچ منشورێک کە
بەظاهر باسی سەڵتەنەتی تێدا نەکراوە لەو منشورەدا، بەڵام دەمڕاستەکەیان کەسێکی سەڵتەنەت خوازە کە خۆی عەلەیهی شۆڕشی ژینایە. شۆڕشی ژینە شۆڕشی ژنانە. سەڵتەنەت لە ئێرانە سەڵتەنەتی پاشایەتی بووە، سەڵتەنەتی پیاومەزن بووە. خۆ مەسەلەن وەکو وڵاتانی تری ئوروپایی نییە. مەلەکەی بریتانیا 92 چەند ساڵ عمری کرد، ساڵی ڕابردوو فەوتی کرد. لە ئێرانە ئەوە تا بووە نێرینە سالار بووە. هەر ئەمانە سبحەینی هەر ئەم کوڕیشایە ئەگەر تەشریفی مبارەکی هەتا بشبێ بە ڕێی جمهور لەوانەیە بڵێت دوای خۆی کوڕەکەی بکەنەوە، بۆنی خامنە ئێستەکانی خەریکی ئەوەیە کە ئەو جمشە لی تێکداوە بۆیکان ئەو نەوعە منشورانە ئەو نەوعە متالباتانە لەگەڵ خاست و متالباتی بەرحەق و ئازادی خوازانەیە کە ئەو جمشە بۆی وەڕێکەوتووە زۆر فەرقی هەیە. بۆ ئێمە تەنها مەسئلە ڕووخاندنی جمهوری ئیسلامی نییە. حکوومەتی سەدام حوسێن ڕووخا، حکوومەتی قەزافی ڕووخا، حکوومەتی حوسنی مبارەک ڕووخا، بن عەلی هەڵات لە تونسەوە بە پەلە خۆی کرد بە عەرەبستانە، حکوومەتی یەمەن ڕووخا، بەڵام چی هاتە جێگاکەی؟ بۆ ئێمە ئەگەر نەزانین چی دێتە جێگای ئەو دەسەڵاتە بە سەرماندا دەڕووخێ. ئەوەی کە دڵسۆزە ئەو کەسەیە کە بیر لە دوا ڕۆژیش دەکاتەوە، نەک جعبەیەکی جادوویمان بەناوی منشور دووبارە بنێنەوە پێشدەست وەگوایە ئەوە هەموو متالباتی خەڵکی کوردستانیشی تێدایە. کەسێک کە ئەتراف بە مافی دیاریکردنی چارە نووز نەکات نەڵێت ئەوە حەقتانە، ئەو حەقە وەکەوە وایە کە زۆر جار وتراوە مەسەلەن کەسێک وەڵام بەرابەری ژن و پیاوم قبوڵە، تەلاقم قبوڵە، بەڵام تەلاقم ئەوەندە قبوڵە کە تا بچینە بەردادگا، لە بەردادگاکە ئەیتر ژنەکە نابێ و حەقی تەلاقە بەکاربێنێ، ئەوە قبوڵت نییە. مافی دیاریکردنی چارە نووسیش وایە زۆر جار دەڵێن بەوە تعبیر کراوە. دەبێت ئەو مافە تاکوونێ عەمەڵیکردنەکەی قبوڵت بێ. ئەگەر خەڵکی کوردستان شکۆلەترین حەقیان لێ زەوت کرا حەقی بێ بڵێ دەوڵەتی سەربەخۆ دروستەکەم. ئازەربایجان ئەوە بڵێ، فڵانی تر ئەوە بڵێ. ئەو مقدسی 2500 ساڵە بەغیرە جەنایەت و کوشتار و ئاخرەکەی جەمهوری ئیسلامی چی بۆ ئێمە هێناوە؟ بۆ ئێمە خوازیاری حکوومەتێکین کە خەڵک تێدا بحەوێتەوە. پس کەوایە لەو منشورانەدا نابێت سربەستە تەمامیەتی ئەرزی و چوارچێوەی خاکیمان لێ بکەن بەو شتە مقدسە کە باز لێکردن دەبێت قەسەمی بەسەر بخۆی جارەکانێ جا ئەو دەمەکە تۆ ئەتوانی دۆستایەتی خۆت سام نا، ئەوە ئێوە دەبێت دۆستایەتی خۆتان سابت بکەن. ئەوە سەڵتەنەت خوازەکان و کۆماری خوازەکان و ئیسلاح تەڵەبەکان و ئەوانن دەبێت دۆستایەتی خۆیان لەگەڵ خەڵکی ستەملێکراوی ئازەربایجان، سیستان و بەلوچستان، کوردستان، تەنانەت خەڵکی ستەملێکراوی ئەو بەشە کرێکار و زەحمەت کێشەکەی فارسیش ثابت بکەن. ئەوانن نەک ئێمە. ئێمە خوازیاری حکوومەتێکی سۆسیالیستین، نەمان شاردوێتەوە. بەڵام خۆ دەیزانی خۆ سۆسیالیزم هەروە لە گیرفانی ئێمە نایەتە دەرەوە سبحەینی بڵێن ها ئەوە کارتێکەوە ڕووی بکەین. کاری دەوێت، سازمانی دەوێت، ڕێکخراوی دەوێت، هێزی دەوێت، هەمووی ئەوانەی دەوێت. ئەگەر ئەمڕۆکە بە متالبەیەکی دموکراتیک بگەین ئەوە لە خزمەتی ئەو جنبشەدا دەبین. بۆیە بۆ ئێمە ئینقلاب تەواو نابێت. ئەوەی کە پێی دەڵێن ئینقلابی مداوم یا ئینقلابی پەیگیر یا ئینقلابی ئێدامەدار، جنبشی ژن ژیان ئازادی لەو 6 مانگەدا بۆ ئێمە ئەوەیە. ئەو متالباتانەی کە بەدەستی هێناوە، ئەو پاشەکشیانەی کە بە ڕژیمان کردووە بەشێکە لەو ئینقلابی مداومە. نابەرین ئێدامەکەیشی لە درێژەی خۆیدا بۆ سوسیالیستەکان، بۆ کۆمۆنیستەکان، بۆ ئازادی خوازەکان، بۆ ژنانی خەباتکار ئەوەیە کە جارێکی دیکە پیاو سالاری بەسەریاندا هەردوو لاقی شۆڕ نکاتەوە. جارێکی دیکە سەرکوتوو بێعەداڵەتی و ئاخر من چی بکەم لە مجاهدین؟ هەر لە ئێستەوە حیجابەکەی سەنەدی بەردایەتی نیوەیە و کۆمەڵگایی پێوەیە. بە حیجابە سوورەکەی سبحەینێ ژنان دەخاتە ژێر چادر و مەقنەعەوە. چۆن دەبێت لە کوردستانە کەس بچێ لەگەڵ ئەوانە بێ بە متحد؟ چی دەکەی لە کوڕیشا ئەلئانی ژنانی باوکی دەخوات؟ ئێستەش ڕخنەیەکی لەو سیستمە فاسیدە گەندەڵە نەبووە. بە درۆ دەڵێن من شارەوەمەندێکم، تۆ شارەوەمەندی، تۆ خۆتە حەزی کردە بۆ پاشایەتی. ئێمە دەبێت ئەوانە خەڵک ئەوانە بزانێ و ئەو ئینقلابەی کە من دەڵم دەبێت ئیدامەی بێت لە فکرە معنای ئەوەیە. دەبێت ئەو ئینقلابە بۆ معنای لە فکری خەڵکی کۆمەلگای ئێرانیدا بکرێ و ئەو شوعارانەی کە دەیڵێن شوعاری شورا چییە؟ شورا یانی ئەوەی خەڵک دەسەڵاتی بەدەست خۆیەوە بێت، یعنی انتخابات ببێت، یعنی هەر وەختێک ویستیان نەک 4 ساڵ و 5 ساڵ و وەلیەکی نەعمەت و وەلیەکی فەقیه و سەڵتەنەتێکمان بۆ دابنێن. لە هەر جێگایەکە ویستیان خەڵک ئاڵوگۆڕ دروست بکەن دەسەڵات بێنە دەستی خۆیان، حەقی تەبیعی خۆیانە. یعنی ئەوە چی لەوە باشترە ئەو کۆمەلگایە بەوە نەبێ بە چی ئیداراکرێت؟
جابوەکانی من دەڵێن بڵێ ئەوە مهمە بۆ ئێمە نەتەنیا ئەو حکوومەتی کە ئێستا هەیە بەڵکو کام حکوومەتیش قەرارە بێتە سەر کار بۆ ئێمە مهمەوە دەبێ بەرچاوڕوون بین ئەگەر ئەوە نەبین لە چاڵێکەوە دەکەوینە چایەک هەروکو لە ڕووخاندنی ڕژیمی شای ئێمە لە چاڵ کەوتینە چاڵ کۆمەلگای ئێران 100 ساڵ چووە دواوە نابێت عمری ئینسانێک چەندێکە 50 ساڵ 6 ساڵ 70 ساڵ ئێستا تەکنۆلۆژیا و علم و هەموو شتێک چوەتە پێشەوە تا 80 ساڵیش عمرەکات خۆ بەشی عمرمان بەشی ئەوە ناکایت بۆ یەکانە من دەڵێم ئەوە مهمەکە ئەو نوع منشورانە هیوادارم خەڵکی ئێران ئەوە ئەرکی پێشڕەوانە ئەرکی فعالینە هەڵسوڕاوانە ئەوان بە وردی ناوەڕۆکی ئەو منشورانە بۆ توودەهای جەماوەری کرێکار و زەحمەتکێش باس بکەن و بڵێن جعبەیەکی جادویی دیکەمان نابێت لە پێشدەست بە ناوی منشور دابنێن ئەوان وتیان جمهوری ئیسلامی یەک کەلیمە ئەملا ئەولا نا الان بڵێن منشور بێبێ ئەملا ئەولا نا هەموو شتێک دەبێت خەڵک جەماوەر نەک مەجموعەیە نخبەی سیاسی کەسانی کیان تێدایە کە ڕۆژێکی سیاسی نەبوون کەسیان تێدای دژی سیاسەتیش بووە بەوانە بێن بن بە ڕەهبەر سبحەینێ ئەوە هیوادارم ئەوە نێتە پێشەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن ئەم ڕۆژانە هاوکاتە لەگەڵ بردومانی شیمیایی شاری حەڵەبجە لەلایەن ڕژیمی بەعسەوە هەروەها یان بەخکردنی هاوڕێیانی کوردانی شوان دوای شەڕێکی قارەمانە لەگەڵ هێزەکانی ڕژیم گرنگی بەڕێوەبردننی ڕێوڕسمەکان لەم گیان بەخکردوانە بەڕای ئێوە چییە؟ معلومە گرنگی پێش هەموو شتێک ڕێزگرتنە لە 68 ئینسانی کۆمۆنیست و ماندووی نەناس و خەباتکار کە ئەمانە لە تاریخی جنبشی کوردستانە ناوێکی دیارن هەم شوان کاک شوان کە سرودی بۆ وتراوە یەکێ لە فەرماندە کاریزماکانی کۆمەڵە بوو لە شەڕی 24 ڕۆژەدا لە پاشەکشەیەکی 1000 نەفەریدا کە لە سنەیە نایە دەرەوە لە دەور و تەسیرێکە لەو ماوە کورتدا داینا و دوای ئەویش گوردانی شوان بە عنوانی یەکێک لە جەسوورترین و فداکارترین و قارەمانترین گوردانەکانی شوان بە تەکتێکی پێشمەرگەکانی و تاکوونە فەرماندەیەکی کەموێنە وەکو شۆکێ وەکو مەسئولەکانی کە لەگەڵی بوون وەکو هەمویان ڕێزگرتنە لەو یادانە ڕێزگرتنە لەو ئینسانانە ڕێزگرتنە لە فیداکاریان ڕێزگرتنە لە ئارمانەکانیان لە بیر و باوەڕەکانیان ئەوە نییە بڵێن ڕابردوو ئەوە ڕابردووە تەواو بووە ڕێکەسپیان وابێەوە نۆستالۆژیەکە کە وتنەوەی چی دەکات نا ئەو دەرسانە دەبێت بڵێنەوە بۆ ئەوەی لە داهاتوو ژیانە پێویستمان بەو ئینسانانە بەو فیداکاریانە بەو ڕەمزانە هەیە ئەوە تەنیا ڕابردوویەک نییە یاد لە ڕابردوویەک ناکەینەوە یاد لە ئەزمونێک دەکەینەوە یاد لە ڕێبازێک دەکەینەوە یاد لە ئەو گیانبەختکردوانە لە پێناوی چیا بۆ چی هاتن گەورەترین سەرمای زیندگیان گیانیان بوو دەبێت ئەو معنای ئەوەیە معنای ڕێزگرتنە لە 5000 مرۆڤی بێدیفاع کە لە ماوەیەکی کورتی چەند چرکەیدا جەنازەکانیان کەوت بەسەریەکە چێ ئەمانەی کرد دەوڵەتێکی جنایەتکاری وەکو بەعس دەوڵەتی بەعسکیە لە پشتی بوو ئەو شتێکی چیماییە لەکوێوە هات ئەو تەیارانەی کاڵسان بۆچی نەیان بینین ڕۆناڵد رامسفێلد کە ئەو کاتە هاتبوو لێرە خەریکی قەراردادی نەوت بولیان پرسی بۆنی خۆشی نەوت وا سەرمەستی کردبوو بۆنی خوێنی نابیست ئەمانە چێ بوون کە ئەمڕۆ کە بەناوی نەجاتدەری عێراق و خاوەرمیانە و کوێکوێوانە باسی بکەین شەڕی ئێران و عێراق ئەو شەڕە کۆنە پەرستانەی کە بۆ خومەینی نێعمەد بوو هەمووی ئەمانە لە ڕاستیدا مەسەلە یادکردنەوە لە ئەو ئەزمونەیە کە تێکرار نەبێتەوە نەختکردنی فاشیزمێکی ئیسلامی لەم دی و لەو دیوی سنوورەکانە ناسیۆنالیزمێکی عەرەب و ناسیۆنالیزمێکی تۆخی فارس بوو کە بەڕاستی وەکو دوو دانە دڕندە لەو مەیدانەدا ڕۆژانە ئەم شار و ئەو شاریان بردومانە کرد لە پێناوی مەسلحەتی خۆیانە ئەو معنای یادکردنەوەی ئەوانەی هەیە بۆ نەسڵی تازە کە بزانن ئێمە تووشی ئەوە نەبینەوە جارێکی دیکە بە ناوی سەڵتەنەت و بە ناوی کۆماری و بە ناوی چی و چی ئەوانە ئەو بەڵاو موسیبەتانە دووبارە بەسەرمانە تێکرار نەکەنەوە ئیسلام و ئاین و ئەوانە نەکەن بە پاڵپشت بۆ ئەم نەوعە جنایەتانە لە عینی حاڵیشدا بۆ ئێمە بۆ خەڵکی جنوبی کوردستان بۆ شاری قارەمانی سنە یادکردنەوەی عزیزانێکە کە ساڵهای ساڵ ئەم ڕۆڵانەیان لە داوێنی خۆیان پەروەردەکرد لە سەختترین شرایطەکانە پارێستیان ئاگایان لێیان بوو بەڵام کە دوور کەوتنەوە لەو محیتەی خۆیان و هاتنە ناو ئەو دڵی ئەو شەڕە
دژی ئینسانی و کۆرەپەرستانەیە بەداخەوە ئەو ڕووداوە قەوما بۆیەکانی ئەو معنایشی هەیە بۆ ئێمە لە عینی حاڵیشدا ئەو مەراسمانەی کە ئەو ماوەیە پیران سەرداری بنەماڵی گیانبەخت کردوان شاخە گوڵبردن بۆیان یاد لێکردنەوەی گوردانی شوان و هەمووی ئەوانە یەک معنای تریشی بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە درێژەدەری ڕێگای ئەو هاوڕێیانەمانی ئەوانە ئەگەر بە جەستە لە ناو ئێمەدا نەماون بە بیر و باوەڕ بە ئامانج بە ڕێباز بە قارەمانەتی بەو دەرسانەی کە تەسلیم نەبوون لە بەرابەری هیچ شرایطێکە ئەوە ئەو دەرسانن کە بۆ ئێمەیان بەجێشتووە بۆ جەرەیانی کۆمەڵا بۆ جەرەیانی حیزبی کۆمۆنیستی ئێران کە ئەوان کادری بوون ئەندامی بوون شانازیان پێوە دەکرد و بە ئاخرین درۆشمەکانی بەوانەیە سەریان نایەوە ئەوانە هیچ کامێکی تعلقی بەڕابردوو نییە بۆ ئێستەش بۆ ئێمە معنای هەیە ئەوە ستایشکردن نییە ئەوە بەڵکو ئەرزشدانانە کە ئەرچی ئەگەرچی ئەوانە زۆر شایستەی ستایشن فداکاری نابێت تحقیر بکرێت دەبێت ستایش بکرێت معنای ئەوانەیە بۆیە ڕێزگرتن لەوانە معنای وەبیرهێنانەوەی تاریخێکە بۆی کە تێکرار نەبێتەوە نەوەی نوێ گەنجی ئەوڕۆیی ئەوانە بزان نەگەر باسی گوردانی شوان دەکەین گوردانی شوان هەر لە کامیارانەوە هەتاکوونێ منتەقەی سەرشی و سەقز و هەمووی ئەوانە مەدانی فداکاری و قارەمانەتی ئەو خۆشەویستە کۆڵنەدەرانە بوو بەڵام لە عینی حاڵیشدا بۆ ئێمەش ئەوەیە کە تحدیفاتێکی لەو تاریخەدا دەکرێت لەو ڕووداوەدا دەکرێت ئەوەیش جێ خۆیەتی کە وەکو خۆی بوترێتەوە و باسی لێ بکرێت و نەک جاری وایە کەسانێک دڵی ئەو خانەوادانە دەکولێنەوە بەجێ ئەوەی دڵداریان بدەنەوە خەمێکیان لەسەرشان سووکن ئەوەی شەیە بەداخەوە لەو سەر و بەندانەدا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن وەکو دوایین پرسیار خۆتان نزان کە هەروە خۆشتان باستان کرد نەورۆزە چه پەیامێکتان بۆ بەڕێوەبەرانی مەراسمی نەورۆز و خەڵکی ئازادیخواز و شۆڕژگیری کوردستان هەیە؟ پەیامی ئێمە ئەوەیە کە نەورۆزی ئەم ساڵە کە نەورۆزێکی جیاوازتر لەو 44 ساڵی پێشووە دەزان یەکەم نەورۆزمان بوو بە نەورۆزی خوێنایی سنە ناویندرا ئەوە ئەم نەورۆزەش دەبێت ناو بنۆی نەورۆزی ئینقلاب نەورۆزی درێژەی ئینقلاب هەروەکو چوارشەمە سووریەکەی وابوو هەروەکو پێنجشەمەی ئاخری ساڵ وابوو لە کوردستانە لە خارجی کوردستانە هەر لە ئێستەوە خۆی بۆ ئامادە بکەین خۆی بۆ حازر بکەین جارێکانە پێش هەموو شتێک داوامان ئەوەیە کە لەو گەنجانە لەو عزیزانە بە ئاوربازی ئەوانە سعی بکەن بەری ڕووداوی ناخۆش نێتە پێشەوە ئەوە زۆر کەس داواکەن زۆر کەس اطلاعیە دەدەن لە شارەکانە کە لە نوعێک نارنجۆک یا شتایە کە دروست دەکرێت شتایەک زەرەری هەیە بۆ ناو خەڵک خۆ لەوە پارێزین ساڵها هەیە دەبینین مەسەلەن تعدادی تێدا دەچن چاوی تێدا کوێر دەبێت دەست و لاقی تێدا لە دەست دەدرێ دەبێت لەو بابەتەوە زۆر زۆر وریابین ئەوە یەک دووهەم ئەوەی کە ئەم ساڵ لە دڵی شرایطێکی تایبەتیە لە دڵی ئیدامە ئینقلابە بەڕێوە دەچێت دەبێت نەورۆز ڕنگدانەوەی ئەو ئینقلاب بێت دەبێت لە نەورۆزی ئەو ساڵدا داوای من ئەوەیە کە بە هەزاران ئاڵای سوور بە هەزاران گوڵی سوور کە ڕەنگی خوێنی گیانبەخت کردووەکانمانە ئەوانەمان بەدەستەوە بێ نەورۆزی ئاڵای سوور و گوڵی سوور بێ بڕۆنە سەر گەڵکۆی گیانبەخت کردووەکانمان بچینە دروشم بدەین لەوێ دەنگی ناڕەزایەتی ئەوان بین یادیان لێ بکەین خاتریان بەرزکەینەوە ئەوە بڵێن ڕێگاتان ئیدامەی هەیە ئەو نۆرۆزە بێ نەورۆزی یەکگرتووی بێ ئەوەی کە جمهوری ئیسلامی پێی ناخۆشە بیکەین ئێمە شایی تێدا بکەین خۆشی تێدا بکەین هەڵپەرچەی تێدا بکەین ئەوە معنای ئەوە نییە کە بێڕێزی بە گیانبەخت کردووەکانمان بکەین نا ئەوە نییە ئەوان بۆ خۆیان هەر کامێکیان فیلمەکانیان بڵاو دەبێتەوە ڕۆژێ دوو ڕۆژ پێش گیانبەختکردنەکانیان سەرچۆپی دەگرن و شایی دەکەن و دەزانن فەقی پەنادەستیشی تێدا چووە خۆیان حازر کردووە بۆ ئەوە ئێمە نامانوێت جامعەیەکی موسیبەت لێدراوی ئاینی دروستکەین لە دوا ڕۆژە جامعەیەکی مەسحەبی کۆنە پارێز دروست بکەین کار خەریکی نوێژ و تەعات و خەریکی جلی ڕەش و ڕەشپۆشی و ئەوانە بینە ئێمە دەمانێت جامعەیەکی شادمان دێ لەو دایک و باوکەوە فێر بن کە سەرچۆپی دەگرێت لەسەر قەبری گیانبەخت کردووەکەی بۆیە ئەوە بێڕێزی بە عەزیزەکانمان نییە ئەوە ئەس قەزا معنای ئەوەیە کە ئێوە مطمئن بن کە ڕێگاکەتان ئیدامادەی بۆیە کانێ با ئەوانە بکەین با لە هەر جێگایەکە بۆمان دەکرێت لە گەڕەکەکان لە شوێنەکانی ساڵانی پێشوو مەراسممان تێداگرتوون لە دێهاتە گەورەکان
لە ناو شارەکانی هەموو جێگایەک دەبێت ڕنگدانەوەی نەورۆز بێ ئەم ساڵەکە نەورۆزی ئینقلاب نەورۆزی درێژەی ئینقلاب دەبێ ئەوە بێ بۆیەکانە فەرقی و پەیامی کۆمەڵەیە ئێمە ڕسمەن داوا دەکەین لە خەڵکی کوردستان لە ئەو جێگایانەی کە ساڵان مەراسمەکانمان تێداگرتوون دەیان بەرابەر جیادیکەینەوە بڵینگۆ بەرین سرود بڵین یادی گیانبەخت کردووەکانمان بکەینەوە کوڕان و کچان و ژنان ئەو ڕۆژە لەو مەراسمانەدا هەر کەسێک بە نیشانەیەک حجابێک مەقنعەیە بگرێ بەدەستی و بیخاتە ئاگر با نەورۆزی سووتاندنی حجاب و پەچە و ڕەنگی ڕەش بێت تکایە کەس ڕەنگی ڕەش لەبەر نەکا لەو ڕۆژەدا با ڕەنگەکان شابێت انقلاب بێت ڕنگدانەوەی ئەو خەباتەمان بێت کە تا ئێستەکانی درێژەی بووە بۆیەکانی ئەبێت تایبەتمەندیەکانی شۆڕشی ژینە دەبێت تایبەتمەندیەکانی دروشمی ژن ژیان ئازادی لەو نەورۆزی ئەم ساڵەکەمانە ببێت لە شار لە دێ بێزگەلەوە پەیامی هاوبەشیمان لەگەڵ خەڵکی ئێرانە لەگەڵ خەڵکی ئازربایجان لەگەڵ سیستان و بەلوچستان لەگەڵ خوزستان لەگەڵ تاران لەگەڵ شوێنەکانی دیکە ئەو پەیامی هاوبەشیانە بگەێنی لە مەراسمەکانمانە ڕێزیان لێ بگرین پیان بڵێن ئەم نەورۆزە بکەین بە نەورۆزی ئیدامەی ڕووخاندنی جمهوری ئیسلامی بۆیەکانی ئەوەی کە جمهوری ئیسلامی پێی ناخۆشە بیکەین ئەوەی کە خۆمان پێمان خۆشە بیکەین ئەو دووشتە لەواقعدا ئەم دیوەدیوی دراوێکن ئەوەی ئەو پێی ناخۆشەوە ئەوە ئێمە پێمان خۆشە بنابراین چینە سەر گەڵکۆی عزیزانمان گوڵی سوور پەرچەمی سوور ئەوە معنای ڕەنگی حیزبایەتی ئەو شتانەشی لێی نەکرێت بەڵکو ئەوە ڕنگدانەوەی ڕەنگی عزیزەکانمانە بە دەستمانەوەش گیانبەختکردوەکانمانە ڕێزیان لێ بگرین سەردانی بنەماڵەکانیان بکەین ترسمان نەبێ لەوەی کە ئەو جنایەتکارانە بێن هەروەکو دوێنێکە کردیان لە بەهشتی محەممەدی بربەستیان دانا هێزێکی زۆر لە هەسەر هەموو قەبرستانەکان دەیکەین بە هەزاران کەچینەوە سەر گۆڕی ژینە جارێکی دیکە پەیمانی درێژەی ئەو خەباتە لەگەڵ ژینا و ژیناکان تازە بکەینەوە بۆیەکانە پەیامی ئێمە ئەوەیە کە ئەو نەورۆزە دەبێت نەورۆزی درێژەی ئینقلاب بێ نەورۆزی ئەو تایبەتمەندیانە بێت کە عەرزم کردن نەورۆزی ژن بێ نەورۆزی لیباسی ئاڵەواڵە و ڕەنگا و ڕەنگ و لیباسی جوان بێ هەر کەسی هەر جلێکی پێخۆشە بە هەر ڕەنجێکەوە بەڵام نەورۆزی ڕەشپۆشی نییە جلی ڕەش لەبەر نەکەین جلی شاد لەبەر بکەین بنەماڵی گیانبەختکردوەکانیشمان هەمویان بۆیەکانی من داوام ئەوەیە وەروەها پیرۆزبایی هاتنی نەورۆز دەکەم لەلایەن کۆمەڵەوە پیرۆزبایی دەکەین لە هەمووی خەڵکی خەباتکار لە کوردستان لە ئێران لە دەرەوەی وڵات زۆر دەوری نەخشی گرنگی گێراوە ئەم خەبات و ناڕەزایەتی و مبارزاتی کە بوویانە لە هەموو لایەک پیرۆز بێ لە هەر جێگایەک بۆمان دەکرێت ئاگری شادی و خۆشی بکەینەوە و ئەو ئاگرەیە کە جەمهوری خامنەیی وەحشەتی لە ئاگرە هەیە ئاگری سووتاندنی خۆی تێدا دەبینێ و نظامەکەی تێدا دەبینێ دەبێ ئەوانە بکەین کە ئەوان پیان ناخۆشە و پیرۆز بێ ئەو نەورۆزە و هیوادارم نەورۆزی داهاتوو بەجێ ئەوەی لێرە لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە لە ناو مەراسمەکانە لە سنا لە مەهاباد لە سەقز لە تاران لە شیراز لە ئیسفەهان لە مەشهەد لە هەموو ئێرانە ئەو مەراسمانە بە تێگرا خەڵکی جۆرا و جۆر بە ڕەنگ و لیباس و بە کولتور و ئاداب و ڕسومی خۆیانەوە لە مەراسمای هاوبەشە بێکەوە دەست دەدا و دەست یەکەڵپێکین بۆ دروستکردنی ئێرانێکی پێشکەوتو خواز ئێرانێکی ئازاد ئێرانێکی بە دوور لە ستەم و ئیستبدادی سەڵتەنەتی و جمهوری و ئیسلامی زۆر سپاس هاوڕێ حەسەن بۆ بەشداریتان سپاس بۆ ئێوەش و سڵاوی دووبارە بۆ بینەرانی خۆشەویستان وەروەها پێم خۆشە لێرەوە سڵاو بنێرم بۆ یادی کاک محێدینی ئیبراهیمی هەروەها کاکە شێرزادی ئەحمەدی نژاد کە لەو دوو ڕۆژی ڕابردوودا بەدەستی تاوانبارانی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کرد سەر و ڕێز و نەوازشیان بۆ دادەنەوێنین بۆ خۆیان بۆ خانەوادەکانیان و هیوادارین هەروەها ئەو گەنجە خۆشەویستەیش کە دوای چەند مانگ لە کۆمابوون لە شاری سنە گیانی بەخت کرد ئەو ڕۆژانە سێ گیان بەختکردومان بووە کە بە کاروانی گیان بەختکردوەکانمان زیاد بوون بچین سەردانی بنەماڵەکانیان بکەین پەیمان تازە بکەینەوە و هەروەها پیرۆزبایی دووبارەی نەورۆز و بە هیوای خەبەری خۆش شاد بن و سەرکەوتوو بن بۆ هەموو خەڵکی کوردستان و ئێران و ئێوەش زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە بەشدار بوو لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەڵێ بینەرانی خۆشەویست هەروەها سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە هەمیشە بینەر و بیسەری بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵان هیوادارین کە ئەم بەرنامانەمان
جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی تر ماڵاوە. سیروان بمواد گیانە نوخما سارم کات با سیروان بمواد گیانە نوخما سارم کات تێکەڵ بە باڵای ئەرێ نازارانم کات تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە سیروان دەشتی بیارەیە وەی ئاوەکەی سیروان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە سیروان بمواد یانە شاهۆ بەڕێم کات با سیروان بمواد یانە شاهۆ بەڕێم کات دەشتی شارە زوور گیانە خێراتم کات دەشتی شارە زوور گیانە خێراتم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەهێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە شهیدی کوردستان لە شەش مانگەی شۆرشیژی ناوە و لە ساڵیادی کارەساتی کیمیا بارانی هەڵەبجەی شەهیدەوە یادی هەموو قوربانیانی کارەساتی کیمیا بارانی هەڵەبجە و یادی شەهیدانی دوێنێ و ئەمڕۆی ڕێگای ئازادی و یەکسانی بەرز ڕادەگرین. سڵاو دەنێرین لێرەوە بۆ گیانی پاچی شەهیدانمان و سڵاو دەنێرین بۆ بنەماڵای سەربەرزی شەهیدانمان. لێرەوە بەڵێنیان لەگەڵ نوێ دەکەینەوە کە بنەماڵەی شەهیدانمان بەجێ ناهێڵین و لەگەڵیان دەبین و تۆڵەی شەهیدان بە ئینقلابی شۆرشی چەو ساوەکان دەستێنینەوە. لێرەوە
لە مەهابادەوە لە سەنگەری خۆراگریەوە لە شاری ڕاپەڕین و هەڵمەتەوە سڵاو دەنێرین بۆ هاوڕێیانی خۆراگری دەربەنمان، بۆ هاوڕێ سپێدە قولیان، بۆ سپێدە رەشنۆ، بۆ ئیسماعیل بەخشی، بۆ عوسمان ئیسماعیلی و هەموو هاوڕێیانی دەربەنمان و بەڵێنیان پێدەدەین بە یەکگرتووی و بە ئیرادەی پۆڵاوینمان دەرگای زیندانەکانی کۆماری پەت و سێدارە دەشێننی و هەموو هاوڕێیانمان ڕزگار دەکەین و گەلەکەشمان ڕزگار دەکەین. لێرەوە سڵاو دەنێرین بۆ گەلانی سەوساوە و خۆراگری ئێران، بۆ گەلی کورد، بۆ گەلی بەلوچ، بۆ گەلی لوڕ، بۆ گەلی تورک، بۆ گەلی گیلک، بۆ گەلی مازنی و هەموو گەلانی دیکەی ئێران. لێرەوە پەیامی یەکگرتوویمان ئاراستەی هەموو گەلانی ئێران دەکەین و دەیڵێینەوە تەنیا بە ڕەمزی یەکگرتووی دەتوانین لەو شۆرشەدا سەرکەوین و کۆشکی زۆر داور و سەرمایەداری تێک بڕوخێنین. هەربژین لێرەوە جارێکی دیکە دەیڵێینەوە ڕێبەراونی ئەم شۆرشە، ڕزگاری دەرانی ئەم گەلە لە دەرەوەی وڵاتە نین، نە لە بێرلینن، نە لە پاریس، نە لە کالیفۆرنیا، نە لە تریبونەکانی میلیۆنی فاشیست. ڕێبەراونی ئەو شۆرشە کچان و کوڕانی فیداکار و بوێریە وڵاتن. ڕێبەرانی ئەم شۆرشە چینی کرێکاوری زەحمەت چێش و بەهێزن کە هەموو بە یەکگرتوویەوە بە ئیرادەی بەهێزیانەوە دەبنە مستێکی پۆڵاوین و سەری سەرکوتکەرپان دەکەنەوە. بژین بۆ خۆراگریتان، بژین بۆ ئەستانەوەتان، بژین بۆ شۆڕشتان، دەڕۆین بەرەو سازماندانی هەستە مەخفیەکانی شۆرش و دەڕۆین بەرەو یەکگرتووی و دەڕۆین بەرەو تێکشکاونی قەڵای زۆردار و سەرمایەداری. بڕوخێ کۆماری کۆنەپەرستی ئیسلامی، بڕوخێ دەوڵەتی سەرمایەداری چەوتی ئێرانی، سەرکەوێ شۆرشی گەلانی چەوساوەی ئێران. بژی سۆسیالیسم، بژی ئازادی، بژی یەکسانی، دامەزرێ کۆمەلگا یەکسان و ئازاد، دامەزرێ ئیدارەی شوورایی، سەرکەون گەلانی دوێری ئێران. بژین هاوڕێیان. باشترین پاداش بۆ شەهیدان درێژە پێدانی ڕێگایانە. لێرەوە جارێکی دیکەش سڵاو دەنێرین بۆ هێزی بەهێز و یەکگرتووی شهیدی کوردستانە، شهیدی کوردستانە، برای مقاومانە، شهیدی کوردستانە، برای